با هۆی دروست نەکردنی ناوچەیەکی پیشەسازی مۆدێرن بۆیان پیشەوەرانی ناوچەی پیشەسازی ناحیەی بازیان خۆپشاندانێکی بەرفراوانیان ئەنجامدا و بۆ ماوەی نزیکەی 3 کات ژمێر ڕێگای سەرەکی کەرک و سلێمانیان داخست. ئەوان باس لەوە دەکەن ماوەی زیاتر لە 10 ساڵە زەوی بۆ ناوچەی پیشەسازی بازیان دابین کراوە، بەڵام تا ئێستا هیچ هەنگاوێکی کردداری بۆ دروستکردنی ناوچەی پیشەسازی نەنراوە. دەشڵێن گەر وەڵام نەدرێنەوە لە دەربڕینی ناڕەزایەتیەکانیان بەردەوام دەبن. گرفتی زەویزاری پیشەوەرانمان هەیە چەند ساڵێکە نزیکەی 10 ساڵ ئێمە خەریکی ئەوەی کە شوێنەکەمان شوێنی کەسابەت نییە لە ناو ماڵەکانە و لە ناو بازاڕە لە ڕووی تەندروستی و سەحەوە زۆر نەگونجاوە. لەوێ شاشکاتی ماڵەکانمان لەسرە بەدەر لەوە شوێنێکمان بۆ دابین کراوە بۆ پیشەوەران هەر دەسیدەسیە و شاخێکیانداوە پێمان بۆ ڕەبایش دەست نادا. نەش خزمەت گوزاریمان بۆکەن نا شوێنەکەشمان شوێنی کەسابەتە هەر دەسیدەسیمان پێکەن ئەگنا ئێمەش پێمان خۆش نییە ڕێ لەو خەڵکە بگرین. داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئەڵێ حکومەتم بەڵام بەناو نابێ حکومەت بێ من حکومەتی چی بم لە بەخەوە پارەم بۆ بێت ئەی حکومەتەکەی من لە چیە کاکە دەوەکە بە میلەتە بخۆ چیەکە میلەتیشی چی پێویستە ئەو کارەبای پێویستە تەواو تو نەوتەکەشی نایەتێ ئەم خەڵکە بۆ چیە مزارەی کردو کاکە دەوەرە کاکە لێرە منتیقێکی سناعیەکە منتیقێکی سناعی نەیا بە من منتیقێکی سناعی هەموو کوردستان منتیقی سناعی تێت و نایە بە تو کاکە کێشەی ئێمە هەر ئەم زەوانێ بۆ پیشەوەران بۆ ئاسنگەران لە 2006 دەسیدەسیمان پێکەن 2006 چین بۆ هەولێر وتیان بەسەر چاو 2012 وتیان بەسەر چاو لەوەتی میدرنەحەیە میدرنەحی گۆڕانە بەحساب بەسەر چاو هەر بەسەر چاو بەسەر چاو ئەی تو ئەگەر ناتوانیش جێبەجێەکەی بڕۆ دەرەوە کاکە مێ داوام مەکە برام یعنی تۆ نەتوانی دووسە پاچە زەوی دابیکە بۆ ئاسنگەر ئیشت چییە بڕۆ دەرەوە مەیکە کاک واز بێنە داواکاریمان بەکاتی زود ئەو زەوانەمان بۆ جێبەجێەکە ئیشکە. بەڕێوبەری ناحیەی بازیان باس لەوە دەکات دروستکردنی ناوچەی پیشەسازی نوێ لە دەستی ئەواندا نییە بەو پێی 7 ملیار دیناری پێویستە. ئاماژەی بەوەش کرد چەندین جار سەردانی وەزارەتی شارەوانیان کردووە بۆ جێبەجێکردنی پرۆژەکە، بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکیان نەدراوەتەوە. وتیشی لای ئێستادا ناتوانن پرۆژەکە جێبەجێ بکەن. ئەم پرۆژەیە کە 7 ملیاری تێچێ ئێمە بەهۆی ئەو بارودۆخی کە ئێستا لە ڕووی داراییەوە بەرەوڕی هەرێمی کوردستان بۆتەوە هیچ وەزارەتێک تەخسیساتی نییە و کە من مەبەستم زیاتر وەزارەتی شارەوانیە کە بتوانێت ئەو بڕەپارەیە دابین کات و بکرێتەوە پرۆژەیەوە. بۆ ئەمە بەستە چەند جارێک هاتووی سەردانی ئێمەیان کردووە ئێمە ڕوونکردنەوە ما و بەرچاوڕوونیمان داوە پیان و هەموو پشتیوانی و بەڵێنمان پیان داوە هەموو هەوڵێکمان بخەینەگەڕ. بەڵام ئەوان دیارە هەر ویستیانە لێرە کار ئاسانی ئەوەیە کە لێرانە بێنە لای ئێمە کە من بۆ خۆمش ئەوە واقعا لە دەسەڵاتی منانیە دابینکردنی ئەو پارەیە و هەموو هاوکاریەکیان دەکەین. با گوێرەی زانیاریەکان زەوی پرۆژەی ناوچەی پیشەسازی بازیان لە ساڵی 2006ەوە با فەرمانێکی وەزارەتی شارەوانی و کاتی حکوومەتی هەرێم دابین کراوە کە دەکەوێتە نێوان ناحیەی بازیان و کۆمەڵگەی ئەڵڵاییەوە. ئەوەی پیشەوەرانی ناوچەکەی نیگەران کردووە ئەوەیە کە تا ئێستا جگەلەوەی هیچ هەنگاوێکی کردداری نەنراوە بۆ دروستکردنی ئەو ناوچە پیشەسازیە، هاوکات هیچ گرێبەستێکیش بۆ پیشەوەران نەکراوە بەوەی زەویەکان بە ناویانەوە بکرێت، تەنها ژمارەیەکیان پێدراوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی بازیان.